حوسێن لە شاری دەربەنی خان مامۆستام بڕیارم داوە لە پێناوی پاراستنی سەلامەتی خۆم و ماڵ و منداڵم پابەندی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و بڕیارەکانی وەزارەتی ناوخۆ بم. با چەند ڕۆژێکیش قەدەغی هاتووە درێژ بکرێتەوە من بڕیارم داوە کە پابەند بم چونکە درێژکردنەوەی قەدەغی هاتووە لە بەرژەوەندی ئێمەیە لە بەرژەوەندی تاک بە تاکی کۆمەڵانی خەڵکی کوردستانە بۆەوەی کە دووربین لەو ڤایرۆسە بۆەوەی کە قەرەباڵغی دروست نەکەین تێکەڵی دروست نەبێت. دایمەن مرۆڤ بەبێ وا حساب بکات کە خۆی هەڵگری ڤایرۆسەکەیە احتیمال لە بەڕۆشتە ناو خەڵک و تێکەڵیکردنی خەڵک کەسانی تر لە ئێمەوە لە منەوە تووشی ڤایرۆسەکە بن. ئەمەوێ ڕێز و سوپاسم بنێرم بۆ کارمەندانی وەزارەتی تەندروستی، کارمەندانی وەزارەتی ناوخۆ، هەر کەسێکی تر کە لەم کاتێ ئێمە لە ماڵەوەین ئەوان لە ئەرک و واجبان بۆ پاراستنی سەلامەتی گیانی ئەمە. ڕێبەر سادڵە ماڵخۆ هاوڵاتی گوندێکانیە بۆ لەبەرە بارزان ئەس پابندم ڕێنمایەت وەزارەتا تەندروستی حکوومەتە هەرێما کوردستانی بۆ خۆپاراستن ڤایرۆسا کۆرۆنا ئەم ماڵ مینینەوە ناچینە دەرێ سەرڕای ئەمێل گوندا ئەو ماوەی ئەس ماڵ مینەوە ئەس کاتێ خۆ ڕێقی خستن و خاوینکردنەوە مۆزەخانە خود بەمە سەر ئەو کاتێ دیش ئەم سوشیال میدیای بەربەینە سەر ئەو ڕێنمایە وەزارەتا تەندروستی حکوومەتە هەرێما کوردستانی دەردچن ئەم ڕێکا گروپا و ڕێکا هەیجێت خۆ بەڵاو بکەین بۆ هەندێک و خەڵک زۆر ئیستیفادە لێ بکەن بۆ خۆپاراستن ڤایرۆسا کۆرۆنا. سڵام و ڕێز ئەس پشمەرگە ڕێدی شەوکەت ئیسماعیل پۆبەندم بە ڕێنمایên حکوومەتê دوکوê پاراستî bin ji vîrusê korona. Daxwaz ji xelkê Kurdistanê dikem hemî pabend bin bi rênmayên hikûmetê doku bêhêna parastin ji vîrusê korona. Duaş Xwedê dikin Xwedê miletê me û hemî cîhanê parêzî ji vî vîrusî dibin parastina Xwedê dabin Xwedê diger hewa bîtin. سڵاو من بنیامینم ئێمە بڕیارمان داوە لە ماڵەکانی خۆمان بمێنینەوە لەبەر کۆڕۆنا خۆپاراستن لە چارەسەر باشترە. نام هەڵبەستە قوتابی پۆلی ئەوتم لە دوای پشوو قوتابخانەوە لە ماڵ دەرنەچوون لە ماڵ دەمێنینەوە تا هەمومان سەلامەت بنداوەکارم هەمووتان پابەندی ڕێنمایەکانی تەندروستی بن و ڕۆژانە لە ماڵەوە خۆم بە سەیرکردنی تەلەڤیزیۆن و خوێندنەوە و یاریکردن لەگەڵ خوشکەکەم سەرقاڵ دەکەم.